کوردستان بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپیژێرت مەشخەڵە باڵگرا تیژڕە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنشەری ماندوونەناز ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵا ڕابە نەفرەت کە لە مەرگ و هەستەوە بۆ کار و ڕەنج کەی ورەی ئینسانی کارگەر ئاسەواری کۆتەڵە شۆڕشە هەستە لە بۆستە و لە پەڕی ڕێز سەڵمەکە شۆڕش و گیانبازی زادە و خەسڵەتی وەک تۆی کەڵە خۆت لە ئامێز بگرە ئاسۆی بەندەنان ئاخێز مەکە مەشخەڵان کواجێ هەواری تەمتومان و دووکەڵە
دێ بەدێ پێشمەرگەیە و شاری لە سەنگەر گرتووە گێژەنیە و ئاگرە سوورە وا لەسەر تۆ ماتەڵە. ئامادەبوانی عزیز میوانە خۆشەویستەکانی کۆڕی ئەم شەومان نوێنەرانی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش. بەر لە هەموو شتێک سپاستان دەکەین لەوەی بەشداری مەراسیمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەتان لە شاری کۆڵنی وڵاتی ئاڵمان کردووە. بەخێر هاتن. هیوادارین کات و وستاتێکی بەپێز و پڕ لە وزە لە دەوری یەکتر بەڕێ بکەین. دوا بە دوای ڕاپەڕینی ڕێبەندانی ساڵی 1357 هەتاوی کۆمەڵانی خەڵکی ئێران و دوا بە دوای گیانبەختکردنی هاوڕێ حەمەحوسێنی کەریمی لە جەریانی گرتنی شارەوانی شاری سەقزدا لە ڕاگەیاندنێکدا و دوای 9 ساڵ خەباتی نهێنی کۆمەڵا خەبات و خۆڕاگریەکانی دژ بە ڕژێمی ئەو کات ئاشکرا کرد و لەو کاتە بەدواوە 26 ڕێبەندان وەک ڕۆژی کۆمەڵە دیاری کراوە و هەموو ساڵێک لەوەها ڕۆژێکدا ڕێز لە خەباتی بێبڕانەوەی کۆمەڵە دەگرین. ئێمەش ئەم ئێوارەیە لێرە کۆبووینەتەوە بۆ ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە و نوێکردنەوەی پەیمانمان لەگەڵ خەبات و خۆڕاگری خەڵکی کوردستان و ئێران و ئەو کەسانەی فیداکارانە و بوێرانە بە تێکۆشان و خەباتیان مێژوویەکی پڕ لە شکۆمەندی و شانازیان لە ڕێگەی ڕزگاری مرۆڤایەتی لە ستەم و بێدادی تۆمار کرد. بەم بۆنەیەوە ڕێز دەگرین لە سەرجەم گیانبەختکردوانی کۆمەڵە و ئەو ئینسانانەی لە ڕێگەی خەبات بۆ مافی گەلانی ستەملێکرا و دیاریکردنی چارەنووسی خۆیان و هەڵوەشانەوەی ستەمی چینایەتی و جێندەری لە پێناو ئارمانی سوسیالیزمدا گیانیان بەخت کرد و لەم ڕێگەیەوە سڵاوی خۆمان بۆ بنەماڵە بەڕێز و سەربەرزەکانیان دەنێرین. بەداخەوە کاکەماڵ محەممەدی پێشمەرگەی دێرین و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران لە وڵاتی ئاڵمان و لە ڕێکەوتی 2 فێڤریەی 2025 ماڵ ئاوایی لە ژیان کرد. ئێمە وێڕای ڕێزگرتن لە خەبات و تێکۆشانی هاوڕێ کەماڵی محەممەدی و بەرزڕاگرتنی یادوبیرەوەریەکانی درێژە بەو ڕێگەیە دەدەین کە ئەم هاوڕێ ئازیزە دڵسۆزانە خەباتی بۆ کرد. لەلایەن ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران سەرخۆشی دەکەین لە سەرجەم بنەماڵەی ئازیزی هاوڕێ کەماڵ بەتایبەت هاوژینی کاکەماڵ هاوڕێ تەڵاو منداڵەکانیان بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێ کەماڵی محەممەدی. خۆشەویستان پێم خۆشە بە کورتی ڕیزی بەرنامەکانی ئەم ئێوارێتان پێڕابگەێنم. سەرەتای مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هەڵگشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکات. پاشان 1 دقیقا بێدەنگی ڕادەگرین بە یادی ئەو مرۆڤە شەریف و خۆنەویستانەی لە ڕێگای ئازادی و ئامانجی سوسیالیزم گیانی ئازیزیان بەخت کردووە. دواتر کۆڕی سرودی کۆمەڵا سرودێکتان بە ناوی ڕێی خەبات پێشکەش دەکەن. هاوڕێمان ئەزرین قادری ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بە وەنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا وتاریکیان ئامادەیە و پێشکەشتانی دەکات. دواتریش کۆڕی سرودی کۆمەڵا یەکێک لە سرودە جوانەکان بە ناوی سوورە سوار پێشکەشتان دەکەن. دواتر پەیامی کومیتەی ژنانی کۆمەڵا بەم بۆنەیەوە دەخوێندرێتەوە. هاوکات پەیام و بروسکەی پیرۆزبایی ئەو لایەنە سیاسی و ڕێکخراوانەی بە بۆنەی ڕۆژی کۆمەڵا بەدەستمان گەیشتووە بۆتان دەخوێنینەوە. بەشی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی پێدەهێنین و پاش یەک کاتژمێر بەشی دووهەمی بەرنامەکانمان وەک هەمیشە بەرنامەی هونەریە و بە هونەرنەمایی کاکسانان محەممەدی و شاڕۆخ شەریفی و شاوە شەریفی شایی و شادمانی ئەم مەراسیمە دەبن. دووبارە بەخێرهاتنتان دەکەین و هیوادارین بەرنامەکانی ئەم شۆمان جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. ئێستاش داوا دەکەم لە هاوڕێم بەیان زەندی کە بەشی فارسی بەرنامەکانی لە ئەستۆ گرتووە بە زمانی فارسی ڕیزی بەرنامەکانتان پێڕابگەێنێت. رفقا، حضار گرامی، نمایندگان محترم احزاب و سازمان‌های سیاسی، حضور گرم شما عزیزان برای شرکت در مراسم سالروز 46مین سال روز علنی شدن تشکیلات کمله به اینجا آمده اید را خیر مقدم عرض می‌گوییم و از شما
و از شما در این مراسم صمیمانه سپاسگزاریم. هر سال در چنین ایامی در نقاط مختلف کردستان، ایران، خارج از کشور مراسم‌هایی به مناسبت روز کومله برگزار می‌شود. بعد از انقلاب سال 1357 در ایران، 26 بهمن به عنوان روز علنی شدن فعالیت کومله شناخته شده است. تشکیلاتی که 55 سال پیش و در دوران دیکتاتوری شاهنشاهی پهلوی به وجود آمد و بعد از 9 سال فعالیت مخفی، پس از آنکه در سال 1357 یکی از بنیانگذارانش رفیق محمد حسین کریمی در جریان تصرف شهربانی سقز جان می‌بازد، طی اطلاعیه‌ای مبارزات خود را علنی می‌کند. ما هم در اینجا جمع شده ایم تا سال روز 26 بهمن، روز اعلام فعالیت علنی کومله را گرامی بداریم و این روز را به روز تجدید عهد و پیمان با مبارزات مردم کردستان و ایران و همه انسان‌های فداکار و جسوری که تبدیل کنیم به با مبارزه خود تاریخی پر از شکوه و سربلندی را در راه رهایی انسان از ستم و استثمار ثبت کنیم. به همین مناسبت یاد جانباختگان کومله و انسان‌های وارسته‌ای که در راه مبارزه برای حق تعیین سرنوشت ملت‌های تحت ستم، لغو ستم‌های طبقاتی و جنسیتی در راه آرمان سوسیالیسم سرفرازان جان باخته‌اند گرامی می‌داریم و به خانواده‌های سربلند و گرامی آنها درود می‌فرستیم. مهمانان گرامی، برنامه‌های امشب را بدین صورت تقدیم حضورتان می‌کنیم. در آغاز سرود انترناسیونال، سرود همبستگی جهانی طبقه کارگر را میشنویم. سپس در گرامی داشت یاد جانباختگان راه آزادی و سوسیالیسم، اهداف و آرمان‌های والای این عزیزان 1 دقیقه سکوت اختیار می‌کنیم. سپس گروه سرود کومله سرود رگه خبات را تقدیم حضورتان می‌کنند. در ادامه رفیق اسرین قادری عضو کمیته مرکزی کومله پیام کمیته مرکزی کومله را در رابطه با اوضاع سیاسی ایران و کردستان را برای ما بیان خواهند کرد. در ادامه سرود سورسوار تقدیم شما می‌گردد. پس از آن پیام کمیته زنان کومله به مناسبت 26 بهمن تقدیم خواهد شد. سپس برنامه‌های امشب را با اعلام پیام‌های رسیده به مناسبت روز کومله ادامه می‌دهیم. در پایان بخش اول برنامه امشب 1 ساعت استراحت خواهیم داشت. بخش دوم برنامه را با شرکت گروه موزیک و هنرنمایی خوانندگان رفقا سانان محمدی، شارخ شریفی و شاهو شریفی برگزار می‌کنیم. بار دیگر از حضور شما در مراسم امشب سپاسگزاریم و امیدواریم برنامه‌های امشب ما مورد رضایت شما قرار بگیره. ئێستاش پێکەوە گوێ دەگرین لە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار.
ئێستاش 1 دقیقە بێدەنگی ڕادەگرین بە یادی سەرجەم گیانبەختکردووانی ڕێگای ئازادی و سوسیالیزم. ئەستێرە گەشەکانی شەوە زەنگ و ڕێگای دوور ڕێبوارانی مەندوی نەناسی ڕێبازی ئاڵای سوور ئێوە ڕوە و ئاسۆی شۆڕش و ڕزگار بوون وەڕێکەوتن بیرتان ئاسمانێکی بەرز و بێتەم بوو مەشخەڵی ئەندێشەتان داگیرساند ئەو ڕێبازە سوورەی کە ئامانجمان بوو ئەمان باتە دنیای بێپایانی ئارزوو ڕێگە سۆر و ئێوە سۆر شەوتان شەق کرد ئەی مەشخەڵانی نور ئێوە ئەستێرەی گەشن ون نابن ئێوە کانیاوێکی ڕوون و بێگەردن لێڵ نابن ئێوە گوڵی سوورن لە چوار وەرزە هەڵناوەرێن و ناژاکن ئێوە تیشکی خۆرن ئێوە هێزی پاڵ نەرمانن سڵاوێکی گەرم و گەشتان پێشکەش ئەی مەشخەڵانی ئازادی ئەی گوڵەستێرەکانی نێو شەوگارانی نەبین و ئەنگوستە چاو لەبەر بەیانی ئازادیدا ئەو کاتەکە هەژارەکان بەشمەینەتە ژینتاڵەکان بوونە میوانی بەختەوەری مرۆڤی سەردەم یادتان دەکەین و گوڵی خۆشەویستی یادی زیندوتان لە بەرۆکی یەکتر دەدەین یادتان بەخێر. لەم بەشە لە بەرنامەکانمان داواکەین لە هاوڕێانی کۆڕی سرودی کۆمەڵا بێن بۆ پێشکەشکردنی سرودەکەیان. ئێمە کۆمەڵەین و کۆمەڵا دەنگمانە ئێمە کۆمەڵەین و کۆمەڵا باوەڕ و بیرمانە ئەوە تا سووری ئاڵاکەمان چەقلی چاوتانە و چەکمان قەڵەم و دەنگمان باوەڕ و بیرمان شێعر و گۆرانیمان شەو هاژێنی هەموو تەمەنی ڕەشتانە بەڵێن بێت کە کازیوەی دوا شەوە زەنگین و گەزیزەی دوا ڕەشی زستانی خەسڵەت بەڵێن بێت پاساری ئازادیمان لەسەر گوێسوانی هەموو ماڵەکانی ئەم نیشتمانە داگیرکراوەمان دەچریکێنێ و هەموومان دەبین بە فواد و هەموومان سوورە سواری شۆڕشین و یەکدەنگ دەگوڕێنین بەسەرتانە و دەڵێین ئێمەین سەدیقی کەمانگەر ئێمەین دوکتۆر جەعفەر و ئێمەین
اینک از رفیق اسرین قادری عضو کمیته مرکزی کومله درخواست میکنیم برای ارائه صحبتاشون به اینجا تشریف بیارن. میوانە بەڕێزەکان نوێنەری حزب و لایەنە سیاسیەکان لەلایەن خۆم و کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە زۆر بەخێر هاتنتانەکەم کە لە مەراسمی 55مین ساڵیادی دامەزرانی کۆمەڵە تەشریفتان هێناوە و لەو مەراسمە بەشدارن. پێش هەموو شتێک سڵاو دەنێرم بۆ هەموو تێکۆشەرانی ڕێگای خەباتی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران. سڵاو دەنێرم بۆ ئەوانەی کە لە سەنگەرەکانی پێشمەرگانە یان لە ژێر ئەشکەنجەگاکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کردووە. سڵاو بۆ ئەو کەسانەی کە لەو ڕێگایە کەم ئەندام بوونا و یا بە جۆرێ لە جۆرەکان بریندار بوونا و یا لە ژێر ئەشکەنجەکانی ڕژیمی جمهوری ئیسلامی لە زیندانان. سڵاو بۆ یادی کاک حەمەحسەینی کەریمی کە یەکێک لە دامەزرێرەداری کۆمەڵە بوو ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ ئەو ساڵ ڕۆژی گیانبەختکردنی. و هەروەها سڵاو بۆ سەرجەم خەڵکی تێکۆشەری کوردستان کە بۆ چرکە ساتێک کۆمەڵەیان بەجێ نەهێشتووە و هەموو کاتێک پشت و پەنای ئەم ڕێکخراوە و ئەم حیزبە بوونە. ئامادەبوانی بەڕێز من لێرە بۆ ئەوەی کە سەرفەجووی بکەم لە کات وتارێک مامادە کردووە پێشکەشتان یەکەم. ئەمساڵ ڕێوڕەسمی یادی دامەزرانی کۆمەڵە لە بارودۆخێکدا بەڕێوە دەبین کە کۆماری ئیسلامی ئێران نەک هەر لە چاو ساڵانی پێشووتر بەڵکو تەنانەت لە چاو ساڵی ڕابردووش ڕژیمەکەی جاران نییە. هاوسەنگی حیزب بە قازانجی جەماوەر گۆڕاوە و هیوا بە سەرکەوتن و نەمانی کۆماری ئیسلامی لە ناو دڵ و دەرونی خەڵکی ئەو وڵاتەدا چەکەرەی بەستووە. لەلایەکەوە ئەو ڕژیمە کەوتووەتە بەردەم کۆمەڵێک قەیرانی چارە هەڵنەگر
کە بەرەو هەڵدێری نەمانی دەبن و لەلایەکی دیکەوە کۆمەڵانی خەڵک بە چەند ئەزموونی دەوڵەمەنددا تێپەڕ بوون و وانەی چارەنووسسازیان لێوەرگرتووە. ئەزموونی شۆڕشی ژینا و دروشمی ژنجیان ئازادی چووەتە ناخی کۆمەلگاوە و بووەتە سەرچاوەی گەلێک گۆڕانکاری هیوابەخشی کۆمەڵایەتی. شۆڕشی ژینا بە پێچەوانەی پرۆپاگاندای کۆماری ئیسلامی دانەمرکاوەتەوە و بە تاکتیک و شێوازی جیاواز بەردەوامە. مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندان یەکێک لە دیمەنەکانی شکۆداری ئەو بەردەوامیە بوو. ئەمڕۆ ڕێچکەی ئەو شۆڕشە لە گەلێک بواری کۆمەڵایەتی و سیاسی کوردستان و ئێراندا دەبینین و دەستکەوتەکانی حاشا هەڵنەگرن. ئەگەرچی هێشتا ڕژیمی ئیسلامی هەر لەسەر کارە، بەڵام واقعیەت ئەوەیە کە حکوومەتی ئیسلامی گەمەی بە ژنانی بوێر و چاونەترسی ئێران دۆڕاندووە. ژنانی ئێران ئەمڕۆ بە شانازیەوە ئاڵای خەبات لە دژی پیاوسالاری و دەسەڵاتی ئائینی و پشتیوانی ئەو ستەمکاریە لە پێناوی مافی یەکسان بۆ ژنان و پیاوان و خەبات لە پێناو ئازادیان بەرز کردووەتەوە. بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژنجیان ئازادی بە خەبات و خۆڕاگری قارەمانانەی ژنان لە دژی حیجابی زۆرەملێ پێناوەتە قۆناغێکی نوێوە. فەرهەنگ و کولتوری ئەو کۆمەڵگایەی گۆڕیوە و ژنان ئیتر نەک ئینسانی پلەی دوو بەڵکو پلەی تاجی سەری کۆمەڵیان بەدەستهێناوە. تایبەتمەندیەکی گەلێک گرنگی ئەم ڕاپەڕینە شۆڕشگێڕانەیە و ئەوەیە کە تەنیا بیر لە ڕووخاندن ناکاتەوە، بەڵکو سەودای شکڵ پێدان بە بەدیل و ئالتەرناتیڤێکی ڕوونی لەسەردایە. ئەم بزوتنەوەیە تەنیا بزوتنەوەیەکی ڕۆخێنەر نییە، بەڵکو بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانەی خاوەن کۆمەڵێک ویست و داواکاری ڕۆژ بە ڕۆژ ڕوونتر و دیاری کراوترە. بزوتنەوەیەکی بنیاتنەرە. جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هەژاری ئەو وڵاتە دەرکیان بۆ ڕاستیەش کردووە کە شۆڕش تەنیا لە پێناو ئازادیدا بەدەست نایێت، بەڵکو مەرجی ئازادبوونی واقعی گۆڕانکاری لە بارودۆخی ئابووری ئینسانەکاندایە. بەشی هەرە زۆری دانیشتوانی ئەو وڵاتە ڕۆژگاریان بە سەختی تێپەڕ دەبێت و کەلێنە چینایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ قوڵتر و قوڵتر و بەرینتر دەبنەوە. هەموو ئەوانە کە کاتێک کە ئابووری ئێرانیش بە گشتی لە بەردەم داڕماندایە و ئەو داڕمانە پێش هەموو کەس بەسەر هەژارترین بەشی ئەو کۆمەڵگایەدا قورسایی دەکات. لە هەمان کاتدا قەیرانی سیاسی ناوخۆیی حکوومەت و قوڵتر بوونەوەی قەیرانی ئابووری و پاشەکشەی ئاشکرا لە سیاسەتی دەرەوەدا حکوومەتیشی لە ئێران خستووەتە دۆخێکی گەلێک دژوارە. ئەمە دەبوانی بەڕێز لە کاتێکدا کە کەس گومانی لەوەدا نییە کە کۆمەڵگای ئێران بە بارودۆخێکی قەیراناویدا تێپەڕ دەبێت، کاریگەری ئەو بارودۆخە لەسەر چالاکی ئۆپۆزیسیۆن چە لە ئاستی ئێران و چە لە ئاستی کوردستاندا پێویستە بە وردی لێک بدرێتەوە و وەڵامی بەرپرسیارانەی پێ بدرێتەوە. لە کوردستانی شۆڕشگێڕ ئێمە لەگەڵ بارودۆخێکی تایبەتیدا بەرەڕۆین و بارودۆخێک کە ئەگەر بەرپرسیارانە هەڵسوکەوتی لەگەڵ بکرێت دەتوانێت نەمانی ستەم و ژیانی بە ئازادی و بە ئاسایش و ئاسوودەیی لێبکەوێتەوە و بە پێچەوانەکەشی ببێ بە سەرچاوەی کارەسات و نەهامەتی. لەو پێناوەدا ئێمە دەڵێن بۆ ئەوەی کە دەستکەوتەکانی تا ئێستای بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان بەبادانەدرێت، ئەوەندەی بە حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی چالاک لە کوردستان مەربوط دەبێتەوە، دیاریکردنی نەخشە ڕێگایەک بۆ هاوکاری و هاواهەنگی نێوان ئەو هێزانە لە بارودۆخی ئێستادا وەکو بابەتێکی چارەنووسسازی فەوری هاتووەتە گۆڕێ کە پێویستە وەڵامێکی ڕاشکاوانە و بەرپرسیارانەی پێ بدرێتەوە و ئەو وەڵامە پێویستە جەماوەری خەڵکی یەکگرتووتر کات و بەرەو سەرکەوتن ئومیدواریان کات. پێویستە
خەبات لە پێناوی ئازادیان بۆ ئاسان کاتەوە و ڕەنج و ئازارەکانیان ئەو ڕۆڵتەیان بۆ کەم کاتەوە. پێویستە ڕێگە نەدات ناکۆکیەکانی ناو کۆمەڵگای کوردستان نابەوەخت و ناپێویست سەرهەڵ بدەن. پێویستە ڕێگە لە داشکاندنی داخوازیەکانی خەڵکی کوردستان و چاوبەستنی خەڵک بە چەند ڕێفۆرمی ڕووکەشی بگرێت. پێویستە ڕێگە لە سیاسەتی دۆبەرەکێنانەوە لە ناو حزبە سیاسیەکانی چالاک کە لە کوردستان لەلایەن دوژمنەوە ڕێپێ نەدرێت. پێویستە لە پەیوەندی نێوان حزب و لایەنە سیاسیەکانی کوردستاندا کەشوهەوایەکی دموکراتیک و شارستانیانە بخولقێنێ کە ڕەخنەگرتنیان لە یەکتر ئاسایی بێت و زمانی زبر بەکار نەهێنرێت. پێویستە هەمووان ئەو سەرەتاییە بسەلمێنن کە دەسەڵات ئەمری جەماوەرە و دەبێت ڕێزی لێ بگیرێت و بە دامەزراوەکان هەڵبژاردەی خەڵک بسپێردرێت. پێویستە هێزی چەکدار لەژێر کۆنتڕۆڵ و بەڕێوەبردننی ئەو دامەزراوانەدا بێت. پێویستە هەمووی ئەوانە ببێ بە نەخشە ڕێگایەک بۆ داهاتووی کوردستان کە حزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان پێ پابەند بن و پشتیوانی جەماوەری بۆ دابین بکرێت. ئەزموونی 2 ساڵی ئەوەڵی دوای ڕوخانی ڕژیمی پاشایەتی لە کوردستان پێویستە وانەی لێوەربگری گەشەی پێ بدرێت. بەڕێزان، لە ناو پارچەکانی کوردستاندا ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان لە بارودۆخێکی هەستیار و تەنانەت مەترسیداردایە. ڕۆژاوای کوردستان بە بارودۆخی تا ڕادەیەک هاوشێوەی ساڵانی 1357 تا 1359 کوردستانی ئێراندا تێپەڕ دەبێت. لەم بەشە لە وڵاتی سووریا کە زۆرینەی کوردن بزوتنەوەیەکی مافخواز و جەماوەری پێکهاتووە. بزوتنەوەیە کە هاوسۆزی و هاوپشتی جەماوەری هاوچارەنووسی بە پێناسەی نەتەوەیی و ئاینی جۆرا و جۆرەوە پاراستووە. ئەو خەڵکە بەبێ جیاواز ژیانی خۆیان بەڕێوە دەبن. ئەم بزوتنەوەیە لە کاتێکدا کە فاشیزمێکی ئاینی لە دەمێشق جێگەی دیکتاتۆریەتی فاشیستی بنەماڵەی ئەسەدی گرتووەتەوە، سەرەڕای هەر کەم و کۆڕیەکە هەیبێ تروسکاییەکی هیوا بەخشی دموکراتیکە بۆ جەماوەری خەڵکی ئازادیخوازی سووریا لە ناوچەکانی دیکەی ئەو وڵاتە. بەڵام ئەم ئەزمونە ئێستا لەلایەن دەوڵەتی ڕەگەزپەرستی ئەردۆغانەوە بە توندی کەوتووەتە ژێر مەترسیەوە. لەم ڕووەوە پێویستی بە پشتیوانی کاریگەر و بێدریغی جیهانی و جەماوەری هەیە. دەوڵەتی تورکیا بەشێک لەو وڵاتەی داگیر کردووە و بەشێکی دیکەشی بە ئاگر و ئاسن داوەتە بەر پەلامار. ویستگاکانی کارەبا، ویستگاکانی گواستنەوەی وزە و پاڵاوگەکانی نەوت لە ناوچوون و چەندین جار بە هێرشی ئاسمانی و تۆپخانە نەخۆشخانەکان و سەرچاوەکانی دابینکردنی ئاو کراونەتە ئامانج. هاوکات هێزەکانی بەکرێگیراوی خۆی بردووەتە گیانی ئەو ئەزمونە ئینسانیەوە و لەگەڵ کەوتنی بەشار ئەسەد لە دەمێشق هێرشەکانی ئەرتشی تورکیا و بەکرێگیراوەکانی بۆ سەر هێزەکانی سووریای دموکراتیک شڵتر بووەتەوە. لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی ئەمریکا لە پێناو دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانی خۆیدا لایەنگیری دەوڵەتی تورکیەی پێ باشترە لە پاڵپشتیکردن لە خەڵکی ڕۆژاوە. لە هەلومەرجێکدا کە ئەم گروپەی لە دەمێشق دەسەڵاتی بەدەستەوە گرتووە بە هاوکاری دەوڵەتی تورکیا چاوپۆشی لە مافەکانی خەڵکی کورد و لە ناوبردنی دەستکەوتەکانی کۆمەڵایەتی و بزوتنەوەی ڕۆژاوای کردووەتەوە. لە ئاوا هەلومەرجێکدا تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوە بریتیە لە خەڵکی خەباتکاری ناوچەکە و ئازادی خوازانی جیهان، پشتیوانی هەمەلایەنە و داکۆکیکردن لە خەڵکی ئازادی خواز و مافخوازی کوردستانی سووریا بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانیان پێویستێکی بە پەلە و هەنووکەیە. ئەرتشی تورکیا هاوکات لەگەڵ درێژەدان بە هێرشەکانی لە ڕۆژاوە بە دەستدرێژیکردن بەسەر خاکی کوردستانی عێراق
و دامەزاندنی دەیان بنکەی سەربازی لە قوڵایی ناوچەکە و بردومانکردنی بەردەوامی ئەو ناوچەیە ماڵ و حاڵی خەڵکی وێران دەکات و ڕز و باخ و گێڵکەی کشت و کاڵیەکان لەناو دەبات و ئەمنیەت و ئاسوودەیی لە خەڵک زەوت کردووە بە جۆرێک کە هەرێستا بەشێکی زۆر لە باکووری هەرێمی کوردستان لەلایەن ئەرتشی تورکیەوە داگیر کراوە و ئەرتشی تورکیا بە مەبەستی مانەوە و جێگربوون لەسەر ڕێگای پێشڕەویەکاندا دەیان بنکەی نوێی نظامی دامەرزاندووە و هەزاران سەربازی خۆی تێدا جێگیر کردووە. ئەگەرچی بیانووی دەوڵەتی تورکیا حزوری پەتەکەیە لە سنوورەکانی هەرێمی کوردستان، بەڵام واقعیەت ئەوەیەکە ئەوە ناسیۆنالیزمێکی ڕەگەزپەرستی تورکە کە باکردەوە دەردێت. ئەمڕۆکە ئێمە شاهدی توندوتیژی و تێرۆری دەوڵەتی تورکیا لە کوردستانی تورکیا و لە هەردوو بەشی کوردستانی سووریا و عێراقی. واتە دەوڵەتی تورکیا هاوکات لە سێ بەشی کوردستان خەریکی کوشتار و سەرکوتکردنی خەباتی خەڵکی کوردستانە. بەڕێزان لە کۆتاییدا پێویستە ئەو ڕاستیە تاکیدی لەسەر بکرێتەوە کە کۆمەڵە هەر ئەو هێزە کۆمۆنیست و شۆڕشگێڕەیە کە لە خاڵە وەرچەرخانەکانی مێژوودا تاقی کراوەتەوە. هەڵویستەکانی لە قۆناغی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەستهێناوە. بێگومان لە داهاتووشدا دیسانیش دەکەوێتە وەها قۆناغگەلێکەوە. بە پێشینە و تەجروبە و زانستێک کە بەدەستی هێناوە ئەزموونەکانی خاراوتر دەکات و دڵنیاین و بەڵێن دەدەین کە لە تاقیکردنەوەکانی داهاتووشدا سەربەرز و سەرکەوتوو دێتە دەرێ. لەگەڵ ئەوەشدا باجارێکی دیکە ئەو بۆچوونە هەمیشەیەی خۆمان دووپات بکەینەوە کە ئێمە ئەگەر باس لە دەستکەوتەکانی خەباتی تا بە ئەمڕۆی کۆمەڵە دەکەین بۆ ئەوە نییە سەرێنی ئەرخەیانی لە بنسەر بنین، بەڵکو بۆ ئەوەیە بیانکەین بە تووشەی ڕێگای بەرەو پێشچوونمان. لە هەمان کاتیشدا لە هەڵەکان ئەزمون وەربگرین و دووپاتیان نەکەینەوە. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم سەرکەوتوو بێت شۆڕشی ژینە. ئێوەی شاد و سەفەرەت. ئێستاش داوا دەکەین لە خاتو لیزا بە نوێنەرەتی حیزبی MLPD ئاڵمانی بێت بۆ پێشکەشکردنی پەیامەکەی. Ich überbringe euch ein Grußwort von Monika Gärtner-Engel. Also, ich überbringe euch ein Grußwort von Monika Gärtner-Engel. Das ist die Internationalismusverantwortliche im Zentralkomitee der Marxistisch-Leninistischen Partei Deutschlands. Sie schreibt: Liebe Freundinnen und Freunde, liebe Genossinnen und Genossen, ich überbringe euch herzliche und kämpferische Grüße der Marxistisch-Leninistischen Partei Deutschlands für eure Jubiläumsveranstaltung. Der Freiheitskampf im Iran hat eine lange Tradition. Gerade in den letzten Jahren gab es einen Aufschwung der Kämpfe, getragen von zahlreichen Arbeiterstreiks, einer kämpferischen Frauenbewegung und rebellierender Jugend. In Todesverachtung flammen immer wieder Proteste auf der Straße, in den Betrieben, an den Universitäten, in den Gefängnissen auf. Nieder mit der islamisch-faschistischen Herrschaft im Iran. Neu ist, dass in den Kämpfen der zurückliegenden Jahre der Ruf nach einer sozialistischen Gesellschaft neu aufflammt. Die MLPD hat diesen Befreiungskampf immer nach Kräften unterstützt. In der heutigen Zeit, wo der Faschist Donald Trump beginnt, in den USA eine faschistische Diktatur aufzubauen, den Gazastreifen zu entvölkern und den Iran angreifen will,
das Asylrecht in den USA abschafft und weltweit fortschrittlichen Befreiungsbewegungen den Kampf ansagt, ist es umso wichtiger, dass die Revolutionäre der Welt zusammenstehen. Es sind gerade eure Erfahrungen im Kampf gegen über 40 Jahre faschistischer Diktatur im Iran, die wir heute brauchen, um eine breite antifaschistische Einheitsfront aufzubauen, die stärker ist und stärker wird als die faschistische Gefahr weltweit. Wir arbeiten immer gerne mit euren Genossen zusammen, sei es in Köln oder in anderen Städten, aber wir bedauern sehr, dass der Kontakt und die Zusammenarbeit längst nicht mehr so intensiv sind wie vor einigen Jahren. Die MLPD beteiligt sich als revolutionäre und marxistisch-leninistische Arbeiterpartei an den Neuwahlen in Deutschland. Wir haben unseren Wahlkampf unter den Slogan gestellt, Make Socialism Great Again. Wir setzen diesen Slogan ganz bewusst gegen die nationalistische, rassistische und auch chauvinistische Politik reaktionärer Kräfte und faschistischer Parteien, die ihr Land, ihre Nation, ihr Volk an erste Stelle setzen und sich über andere Völker damit erheben. Wir wollen dem Sozialismus zu neuem Ansehen verhelfen. Er und der klassenlose Kommunismus sind die einzig fortschrittliche, moderne und zukunftsweisende Alternative. Und wir stellen unseren Wahlkampf in allen in den Dienst des Aufbaus einer breiten antifaschistischen Einheitsfront. In diesem Sinne wünschen wir eurer Veranstaltung einen vollen Erfolg und freuen uns über eine weitere, noch engere und organisierte Zusammenarbeit unserer Organisationen. Jinjian Azadi! Proletarier aller Länder, vereinigt euch! Proletarier aller Länder und Unterdrückte, vereinigt euch! Hoch die internationale Solidarität! اینک از رفقای گروه سرود درخواست می‌کنیم سرود سورسوار را تقدیم کنند. شکودار دنخلی نام لجمع گاو دوام لباسی ستم و چوسانوا شکودار دنخلی نام لجمع گاو دوام لباسی ستم و چوسانوا دنچی دلیر حلینی ببانگ عاز هوزی چوسا و بدوینی ستمگر پیشلی پتکی بیفوتینی شکودارا بله یک جار شکودارا چم دشوارا چم بکلک و دشوارا کاری بشکلی روش بروش سرسختان و بنهینی ریز بریز شان و توری حزب ساز که تو ریکو پیک لیکی آوری لپیش چاوی دا چکاوی لشکری زور و سرمایه قصه کردن لو حاوش دا خاون قصه کدا شاردن تناند کاتی سرکوتن سرکوت وکا
به هزار پیچ و پنادا در باز کردن مردن.
دەستان خۆش بێ هەوڕێن مامنون بن لەم بەشە لە بەرنامەکانمان داواکەین لە هەوڕێی چیای قادری بە نوێنەرایەتی کمیتەی ژنانی کۆمەڵا بێت بۆ پێشکەشکردنی پەیامەکەیان. ئەم کاتان باش هاوڕێیان دۆستان ئامادەبووان و نوێنەرانی کات و ڕێکخراوە سیاسیەکان ئەم کاتتان باش بە خێراتنتان دەکەین مادوو لە گورویتان پێڵێن لێرەدا سەرپێشان ڕاکێشم بۆ پەیامی کمیتەی ناوەندی ژنانی کۆمەڵا 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا و بیرهێنانەوەی زیاتر لە 5 یارخەباتی ڕێکخراو و خۆنەویستانەوە بەردەوامە بۆ ئازادی و یەکسانی ئینسان و سۆسیالیزم لە کوردستان و ئێراندا لەم ڕۆژەدا ڕێز لە سەرجەم گیانمەختکردوانی کۆمەڵە دەگرین و هەروەها جەخت لەسەر بەردەوامی خەباتمان دەکەینەوە لە دژی چەسانەوەی چینایەتی نەتەوەیی و نایەکسانی هەروەها سڵاوی خۆمان ئاراستەی بنەماڵەی گیانمەختکردوانی کۆمەڵە دەکەین ئێمە ڕێز لە فیداکاری هەموو ئەو کۆمونیستانە دەگرین کە لە ڕێزەکانی ئەم تەشکیلاتەدا خەباتیان کرد بریندار بوون زیندانی کران یان ئەشکەنجەدران هەروەها یادی کاک حەما حوسێنی کەریمی کە یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵا بەرز ڕادەگرین کە لە 26 ڕێبەندانی ساڵی 1350 دا گیانی خۆی لە پێناو بیر و باوەڕە شۆڕژگەرانەکانیدا بەخت کرد کۆمەڵا وەک ڕێکخراوێکی چەبوو کۆمونیستی هەلە سەرەتاوە خەباتی بەنرخ و بەرهەمداری بۆ ئازادی ژنان لە سەنگەرە جۆراوجۆرەکاندا کردووە لە دژی کولتوری کۆرە بنەستانە حیجاب ناموسپەرستی و کوشتن بە ژێرناوی شەرەف و هاوسەرگیری بە زۆر وەستاوەتەوە ئازادی ژنان یەکێک بووە لە بنەما بنچینەیەکانی کۆمەڵا ئازادی ژنان ئازادی کۆمەلگایە و ئازادی کۆمەلگا واتە هەڵوەشاندنەوەی هەموو ئەو پەیوەندیانەی کە تێیدا مرۆڤ نایەکسانە ژنانی کۆمەڵا بە ئازایەتی و هۆشیاری خۆیان وەک یەکەمین ژنانێک بە فەرمی چوونە ڕیزی بڕ لە شانازی پێشمەرگە و خەباتی چەکداری ڕێکخراوە نەهێنیەکان گۆڕەپانی سیاسی و ڕێکخراوە عەلەمیەکان و لاپەڕەیەکی نوێیان لە خەباتی پێشکەوت و خواسی ژنان نووسیەوە نەک تەنیا لە مەیدانی خەباتی چەکداریدا بەڵکو لە ڕێکخستنی جەماوەری ڕۆشنبیری و خەبات دژ بە یاساکانی دژەژنی کۆماری ئیسلامیشیان ڕۆڵێکیان گێڕاوە و دەیان کەس لەم پێناوەدا گیانیان بەخت کردووە ئەمڕۆ خەباتی ژنان لە دژی ڕژێمی تاوانباری ئیسلامی بووەتە بابەتێکی حەشا هەڵنەگر و بەتایبەتی لە دوای ڕاپەڕینی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی بە ئاسانی دەتوانرێت جێپێی ژنانی کۆمەڵا لەم ڕووداوە مێژوویەدا ببیندرێت جێپێی ژنان لە ئەنجومەنی شارەکان و ڕۆڵیان وەک ژن دایک هاوڕێ لە بزوتنەوەی کوردستان لە خەباتی دژ بە جیاکاری ڕەگەزی و لە ناو کۆمەلگا لە خەباتی گوێرانە و ڕچەشکێن لە دژی پێگەی ڕەگەزی دووەم و تێکۆشان دژ بە ڕۆڵی ئاین لە ژیانی تایبەتی ژناندا و ڕۆڵیان لە خەباتی دژ بە سیستەمی پیاسالاری چینایەتیدا هەمووی دیارە بەردەوامیان تێکۆشانە ڕادیکاڵیات دەتوانێت لە بزوتنەوەی ژیان ئازادیدا هەروەک باس کرا بە ئاشکرایی ببیندرێت ڕاپەڕینی شۆڕژگەڕانەی ژینا ڕاپەڕینێک بوو دژ لە هەموو پێکاتە پیاسالاریەکان دژی دەسەڵاتی ناوەند دژ بە نەتەوەکانی تر خەباتێک بوو بۆ بنیاتنانی کۆمەلگایە کە تێیدا هەموو مرۆڤەکان مافی یەکسانیان بێت 26 ڕێبەندانی ئەم ساڵ لە دۆخێکا بەڕێوە دەچێت کە کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ قەیرانێکی قوڵی ئابووری ناڕەزایی کۆمەڵایەتی بەربڵاو هەژاری بێکاری هەڵاوسان ململانەی سیاسی توند و لە دەستدانی شەریەتی گشتی ڕوبەڕوویە
ڕاپەڕینی ژیان ئازادی و ناڕزایەتیە جەماوەریەکانی تر و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە داواکاریەکانی ئەم بزوتنەوەگەلا نیشانی دەدەن کە کۆمەڵگای کوردستان و ئێران لە لێواری گۆڕانکاری بنەڕەتیدایە. بۆیە ئێمە ژنانی کۆمەڵە جارێکی تر پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە دەکەین و پێنج دەیە خەباتی بەردەوام ڕێز لێ دەگرین. جەخت لەسەر خەباتی ڕادیکاڵمان دەکەینەوە و بۆ ڕووخاندنی بنەڕەتی کۆماری ئیسلامی و بنیاتنانی کۆمەڵگایەکی ئازاد و یەکسان و سۆسیالیستی بۆ هەموو مرۆڤەکان بەبێ جیاوازی هەوڵی بۆ دەدەین و خەباتی بۆ دەکەین. جارێکی تر پیرۆز بێت 26 ڕۆبندان ڕۆژی کۆمەڵە بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی بژی سۆسیالیزم سەرکەوتوو بێت شۆڕشی ژن ژیان ئازادی. لالایەن چەند ڕێکخراو لایەن حیزبی سیاسیەوە پەیامی پیرۆزباییمان بەدەستگەیشتووە کە لێرەدا بەهۆی ئەوەی کە کات کەمە تەنیا دەتوانین ناوەکانیان بخوێنینەوە بە داوای لێبوردن، بەڵام دەتوانن لە ماڵپەڕی فەرمی کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران درێژەی پەیامەکان ببینەوە. حیزبی دیموکراتی کوردستان پەیامی پیرۆزبایی و چەپکێبوڵی پیرۆزباییان هێناوە. پارتی ژیانی ئازادی کوردستان پژار پەیامی پیرۆزبایی و چەپکێبوڵیان پێشکەشکردووی. جەزا مەجید ئەحمەد پەیامێکی پیرۆزبایی نردووە. وەستا بابڵ پەیامی پیرۆزبایی نردووە. حیزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران پەیامی پیرۆزبایی و چەپکێبوڵی پیرۆزباییان بۆ نردووی. هاوڕێیان لێرەدا خواهشێکی کوچکمان لێتان هەیە لەوەی کە ئێمە ئێستا کۆبوونێتەوە بۆ بەرنامەیەکی سیاسی، بەڵام بەهۆی ئەوەی کە دەنگ زۆر زۆرە و ناتوانین بەباشی لە یەکتر تێبگەین تاواکەین کە قسەکان و گفتوگۆکانتان دانن بۆ دوای بەشی یەکەمی مەراسمەکە. بە سپاسەوە.
در این روز تاریخی شکدار پۆل دەدەن 26 ڕێبەندانە و لە بەربەیانیەکی تەماوی کۆمەڵە خۆی خزاندە کوچە و مەزرا و کارگاکان خۆی ئاڵاندا هزر و هۆشی سەم لێکراوان هاوڕێیان ئەو دەمەی کۆمەڵە هات ئیرادەی پۆڵاین هات شەونخۆنی و ماندوو نەناسی هات ئەو دەمەی کۆمەڵە هات بەشکۆمەندی و بیری بێوەڕانەوە هات بە هاواری یەکسانیەوە هات بۆ ئەو کۆمەڵگایەی ئازادی تێیدا گەمارۆ درابوو وەک پشکۆی ئاگری تووڕەیی هات بە کۆڵانەکانی شۆڕش گوزەری کرد سرودی کۆڵمەدان و سەرکەوتنی کردە خەڵاتی سەرلێوان ئاڵای سووری خڕۆشاوی کردە مەشغەڵی ڕزگاری سەم لێکراوان ڕووبارێک لە خوێنی ئازیزترین ئازیزەکانی پێشکەش بە ئازادی و یەکسانی کرد لە ڕێبەندانی هەویشە سوور بەڵێن دەدەین تا منداڵێکی برسی تا ژنێکی تەندراو لە ئازار تا کرێکارێکی ڕەنج بە خەسار مابێت تا هێزی داگیرکەر لە کوردستان ڕمبازێنکەن ئارام ناگرین کۆشکی ستەمتان لێ خاپوور دەکەین شەقامی دیکتاتۆریتان لێ بەند دەکەین تاج و کورسیتان بە ئاور دەبین بەڵێن دەدەین تا کازیوەی گەشی ڕزگاری تا بەهاری سەمای ئازادی تا پەلکە زێڕینەی گرێدراوی یەکسانی هەموو ئێمە سوورە سواری شۆڕشی سوورین هەموو ئێمە کۆمەڵێ مهمانان گرامی بدین ترتیب به بخش اول مراسم رسیدیم 1 ساعت استراحت داریم بعد از 1 ساعت استراحت بخش دوم مراسم داریم تا این لحظه که با ما بودید خسته نباشید امیدواریم که برنامه ها تا این ساعت مورد پسند شما قرار گرفته باشه ئێمە کۆمەڵەین و کۆمەڵا دەنگمانە ئێمە کۆمەڵەین و کۆمەڵا باوەڕ و بیرمانە ئەوە تا سووری ئاڵاکەمان چەقلی چاوتانە و چەکمان قەڵەم و دەنگمان باوەڕ و بیرمان شێعر و گۆرانیمان شەو هاژێنی هەموو تەمەنی ڕەشتانە بەڵێن بێت کە کازیوەی دوا شەوە زەنگین و گەزیزەی دوا ڕەشی زستانی خەسڵەت بەڵێن بێت
پاساری ئازادیمان لەسەر گوێسوانی هەموو ماڵەکانی ئەم نیشتمانە داگیرکراوەمان دەچریکێنێ و هەمومان دەبین بە فواد و هەمومان سوورە سواری شۆڕشین و یەکدەنگ دەگوڕێنین بەسەرتانە و دەڵێن ئێمەین سدیقی کەمانگەر، ئێمەین دوکتور جەعفەر و ئێمەین کاک خانەی نەمر، ئێمە کۆمەڵین و کۆمەڵە دەنگمانە. هر شیر دستی بکا حالا گریبی باکین دا کاری دنیای پاک دنیای بی چلسانوا حکمی مدد گلانوا
حکمی سوری کرے کارا سوسیالیزما اسوی جهان رو خاندنی چوسه نرا رو خاندنی چوسه نرا چشمک گیری کارانی پشتیوانی دوستیارانی چشمک گیری کارانی پشتیوانی دوستیارانی او ملای زحمت کشانی او ملای زحمت کشانی او ملای زحمت کشانی او ملای زحمت کشانی شکۆدار دەنگهەڵێنام لە جەمعێکدا و دوام لە باسی ستەم و چەوسانەوە شکۆدار دەنگهەڵهێنام لە جەمعێکدا و دوام لە باسی ستەم و چەوسانەوە دەنگی دلێرت هەڵێنی بە بانگەواز هۆزی چەوساوە بدوێنی ستەمگەر پێشێلی پێت بکەی بیفۆتێنێ شکۆدارە بەڵێ یەکجار شکۆدارە چەند دژوارە چەند بە کەڵک و دژوارە کاری بشکۆلەی ڕۆژ بە ڕۆژ سەرسەختانە و بەنهێنی ریز بە ریز شانە و تۆری حیزب ساز بکەیت و ڕێک و پێک لێکی ئەوە لە پێش چاویدا چقاوی لەشکری زۆر و سەرمایە قسەکردن لەو حاڵەشدا خاوەن قسەکەدا شاردن تەنانەت کاتی سەرکەوتن سەرکەوتووەکە بە هەزار پێچ و پەنادا دەربازکردن مردن بەڵام ئەو مەرگەش لە چاونکردن چێ بەدڵ بەگیان نەڕوا لە پێناو ناوبانگی بەرزدا سەرنجامیش تەماشاکە زگ هەڵگوشانی دەست بە تاڵ شانازی دەگێرنەوە کە میوانی سفرەیان بێ دەریام شەپۆلی بەهێزن کە هێز نییە باشاریان هۆ نێوبانگی بەرز لێیان گەڕێ لەو مەزنکارانە گەڕێ ئەوانەی وا کاری گران شانازی بەرز هێزی بەرین و دەریای پان ئەخوڵقێنن لێیان گەڕێ نایان بینی چونکە ئەوان بەرزترن لە بانگەواز بەڵام ئێوە نەناسراوە ڕواڵتدا پۆشراوەکان تەنیا تاوێک وەرنە پێشێ سپاسیتان پێشکەش بکەین هەلومەرجی ناوچەکە و ئێران لە گۆڕانکاریدایە ئێمە بۆ ئەوەی کە بتوانین ڕوبەڕووی هەموو سناریۆیەک لەو گۆڕانکاریانە ببینەوە ئەبێ فاکتورەکانی ئەو گۆڕانکاریانە بناسین
و بەتایبەت لە بیرمان نەچێتەوە کە ئەو گۆڕانکاریانە تەئسیر ئەکاتە سەر ڕووداوەکانی کوردستان و کوردستان ناتوانێت لە ژێر تەئسیری ئەو گۆڕانکاریانەدا نەبێت هەر چەشنە گۆڕانکاریی بنەڕەتی لە کۆمەلگای ئێرانە بەوە گرێدراوە کە چینی کرێکار تا چ ڕادەیەک خۆی ڕێک دەخات کە هێزی چەپ و کۆمۆنیست تا چ ڕادەیەک پەیوەند بەرقەرار دەکات لەگەڵ بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی لە ئێرانە